هەرچەندە حاڵەتەکان ئەگەر یەک حاڵەتیش بێت بەڵام مادام گیان لە دەستدان هەیە کەواتە جێگەی مەترسیە مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ دکتۆر بینا هەڵکۆ ئەحمەد شەوقی بەرپرسی نەخۆشیە گوازراوەکان لە وەزارەتی تەندروستی و پسپۆری پزیشکی کۆمەڵ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. بۆچی تای خوێنبەربوون مەترسیدارە سەرساوم پێ بڵێ؟ بەخۆی یەکەم شت تای خوێنبەربوون نەخۆشیەکە کە ئێمە پێڵین نەخۆشیکی هاوبەشە واتە چەندین لایەنەگرێتەوە عادەتەن لە ئاژەڵەوە ئەگوازرێتەوە یان لە ڕێگەی گەستەی گەنەکان بۆ مرۆڤ و لەبەرەوە ڕێکاری کۆنتڕۆڵکردنەکەی زەحمەتترە و مەترسیەکەی ئەوەیە کە ڕێژەی مردنی ئەگەر زوو چارەسەری وەرنەگرێ لەوانەیە بگات هەتاوەکو لە 140 بۆ لە 150 حاڵەتەکان ئەگەری مردنیان هەیە. ئەگەر زوو چارەسەر وەرنەگرێ کەواتە نیشانەکان زوو لە نەخۆشەکەی دەرەکەوێت؟ بەخۆی نیشانەکان مابینی 2 بۆ 14 ڕۆژ یعنی بڵین خلالی 2 هەفتە بەڵام بە نزیکەی خلالی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ زۆربیان نیشانیان لێ دەرەکەوێت. لە پێشان نیشانەکانی وەکو بە تا دەستپێکە بەخۆی ناوی تای خوێنبەربوونە تا شەکەتی بێهێزی جاری وهەیە هێڵن جوڕشانە ئەوانەیانە بێ بە پێی حاڵەتە. دواتر ئەوە پێوترێ ئەو قۆناغی کە لە پێش خوێنبەربوونەکە دواتر قۆناغی خوێنبەربوون دەستپێکە هەیە بە پەڵەپەڵە لەسەر پێستی هەیە لە چاوی هەیە لە لوتی خوێنبەرە بێ ئاوە هەیە کەی گەیشتە حاڵەتی خوێنبەربوونەکە ئەوە یعنی نیشانەی ئەوەیە کە تۆزێک بەرەو وەزعی خراپتر ئەبێت و پێویستی بە چارەسەری باشە. دکتۆر دیارە ئەمە زیاتر ئەو کەسانە تووشێ بن کە ڕاستەوخۆ مامەڵەیان لەگەڵ ئاژەڵ هەیە لەوانەوە بۆ کەسی دیکە چۆنە گوازرێتەوە؟ بڵێ بەخۆی ئێمە وتمان نەخۆشیە کە هاوبەشە لەگەڵ ئاژەڵا وەریەگرین لەگەڵ لە هەمان کاتە پێڵین نەخۆشیێکی پیشەیی واتە ئەوە بە حەسەبی پیشەش زۆر کەس تووشە بێ زۆر بەیان ئاتەنێ ماڵین قەسابەکان چکە بەرکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ خوێنی ئاژەڵەکە هەیە. ئاژەڵدارەکان ئاژەڵدارەکانیش سەویستمەوە بڵم ئاژەڵدارەکان لە ڕێگەی گەنەکە کە ئاژەڵەکە گەنەکەی پێوەیە یەت پێوەی ئەیە ئەوەش تەئسیرەکە لەگەڵ ژمارەیەکی زۆری حاڵەتەکانیش بەڕاستی ئافرەتی ماڵن لە کاتێکە گۆشتەکە لە تەکە ئەگەی لێنیە دەستی برینارە بێ خوێنەکەی بەرکەوتنی بێ لەگەڵ خوێنی خۆی ئەوی شۆکارێکە بێ بۆ گواستنەوە. گروپێکی مەترسیدار کارمەندی تەندروستی و سافی تەندروستی ئەگەر کەرەستەی خۆپارێزی کەسی بە جوانی نەبەست بێ دەستی برینار بێ لە کاتێک کە خوێن وەرەگرێ لەن خۆشێک ئەوەش هۆکاری گواستنەوەی کەواتە بەرکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ خوێنی نەخۆش یان لەگەڵ خوێنی ئاژەڵ کەواتە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر ناگوازرێتەوە دەگوازرێتەوە لە ڕێگەی خوێن ئەویش لە ڕێگەی خوێن. بڵێ باشە. دکتۆر ڤاکسینکردنی ئاژەڵەکان تا چەند دەتوانێت بربەست بێ لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەوە چی دیکەش هەیە وەکو ڕێکار بۆەوەی خۆپارێزی بکرێت؟ بەڵێ بەنسبەتی لەلایەنی ئاژەڵەکەەوە تەبانەوە ئیشی وەزارەتی کشت و کاڵە بەڵام بەعام بەخۆی چەندین طریقە هەیە بۆ عیلاجی ئاژەڵەکان. یەک کێشەی کەش هەیە لێرە کە ئەو ئاژەڵی کە نەخۆشە هیچ نیشانەی پێوە دیار نابێ لەبەرەوە لەوانەیە سەری ئەبڕێ و پێی نازانرێت کە ئەوە نەخۆشە. کاتی پشکنینیش لە دوای سەربڕین دەرناکەوێت نیشانەی پێوە دیار نابێت لەبەرەوە مەفرۆزە هەمویان بڕشێندرێن ڕشاندن هەیە عیلاج هەیە ئەوە وەریگرێ لە پێش سەربڕینەکە. کەواتە لە سەربڕین خانەکان ئەگەر پشکنینیان بۆ بکرێت دەردەکەوێت کە ئەم ئاژەڵە تاخەن زۆربەی بەبێ نیشانەیە لە ئاژەڵە. باشە. دواتر گۆشتەکە ئەگاتە دەستی هاوڵاتی بەڵێ نازانێت کە ئەمە تای خوێنبەربوونی هەبوو ئەو چۆن خۆی بپارێزێ؟ بەڵێ یەکەم شت تەوان ئێمە وتمان ئافرەتی ماڵ زۆر زەڕوریە کە دەستکێش لە دەستکا لە کاتی لەتکردنی گۆشت ئەگەداری خۆی بێ تەنانەت حتا لەوانەیە جاروەها لەگەڵ لەتکردنی گۆشتەکە پریشکێک بپەڕێتە چاوی ئەوەش ئەبێتە هۆکاری گواستنەوە. گۆشت بکڵێنرێ کە بکڵێنرێ هیچ مەترسیداریەکی نامێنێ حتا ئەگەر کەواتە چکە و برژاو نەما جارێ نەیخۆن جوان ببرژێ هیچی بۆ نییە بەس تا خوێنەکەی پێوە بێ لێ ئەترسین و لە هەمووی ضروری ترکە نابێ فرش بێ گۆشتە کە ڕاستە و خۆیەک سەر دوای سەربڕینەکە بەکاری بێنی چەند ساعتێک لە سەلاجە بمێنێتەوە ماوەکەی بزدەبێت تهدید نەکراوە کە بڵێن چەند ساعتێ مەعاتەن ئەڵێن شەو تا بەیانی با لە سەلاجە بێ بۆ سبێنێ ئەنجا بەکاری بهێنە. زۆر باشە. نزیک دەبینەوە لە جەژنی قوربان ینی ئەوەندەی نەماوە. بڵێ چ ڕێکارێک هەیە لە وەزارەتی تەندروستی کە ئێوە بیگرنە بەر بۆەوەی کە پێش بگرن لە بڵاوبوونەوەی زیاتری تای خوێنبەربوون؟ بڵێ بەخۆی هەم جەژنی قوربان نزیکە و هەم وەرزەکەشی عادەتەن بەخۆی لەگەڵ وەرزی هاوینە بەرەبەرە لەبەر ئەوەی ئەکتیڤیتی گەنەکان زیاکات لە وەرزەی بۆیە ڕێکارەکان دەست پێکەین ئەمعاتەن لەگەڵ بدایەتی هاوین مخاطبات طبعا لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ جەماعەتی پتەوکردنی تەندروستی کە پێویستە هۆشیاری بدەن بە هاوڵاتیان
لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی ئەوقاف ئەوها هەمووی مخاطباتی ڕسمی دەستمان پێ کردووە. دەستان خۆش بێ دکتۆر بینە شەوقی بەرپرسی نەخۆشیە گوازراوەکان لە وەزارەتی تەندروستی زۆر خۆشحاڵی دەستچاوانە لەوە سەرچاو.